بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. حکمەتەکانی ئەمرکردن بە چاکە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. بەڕێزان لە ئەڵقەی ڕابردووی بەرنامی باس و خوازدا تیشکمان خستە سەر ڕەتکردنەوەی خراپە و منکەر، واتە بەشی دووەمی ئەو دەستەواژە قورئانی و قاعیدە قورئانیی کە بریتە لە ئەمرکردن بە چاکە و نەهیکردن لە خراپە. هەموو هیچ کاتێک ئەمرکردن بە چاکە نایەتە ئاراوە تا خراپەیە لە کۆمەڵگەکەماندا نەبێت. کاتێک خراپەیەک دەبێت ئەو کاتە فەرمان و ئەمری گۆڕینی ئەم خراپەیە بەرەو چاکە دێتە ئاراوە. ئەو فەرمودەی کە خاتو عایشەی دایکی ئیمانداران ئەیگەڕێتەوە کە ئەفەرمێ ڕۆژێ پێغەمبەری خوا بە دەموچاوی سوور هەڵگەڕا و بێدەنگ و ماندووەوە هاتەوە ژوورەوە. زۆر بێدەنگ بوو لە ڕوخساری شازانیم کەوا شتێکی گران و قرس ڕوویداوە. قسەی لەگەڵ هیچ کەسێکیشتا نەکرد. پاشان دەستنوێژی هەڵگرت و چوە سەر مینبەرەکەی خۆی لە مزگەوت و ڕووی کردە هاوڵانی و فەرمووی پەروەردگارتان ئەمرتان پێدەکا ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن، بەر لەوەی دوعا بکەن و وەڵامتان دەدەمەوە، بەر لەوەی بانگم بکەن و بەهاناتانەوە نێم، بەر لەوەی داوای سەرکەوتن و ڕزق و ڕۆزی و هەموو شتەکانی ژیانی خۆتانم لێ بکەن، منیش بەهاناتانەوە نێم. هەروەها عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بۆ ئەوەی موسڵمانان لە هەموو سەردەمێکە وەکو ئومەتی یەکەمی ئیسلام خوای گەورە بیان خاتە ژێر ئەو پێناسە وەسفەوە کە ئەفەرمێ کنتم خەیرە ئومەتین ئوخریجەت للناس، پێویستە ئەو سیفەتەیان تیابێ کەوا سیفەتی نەوەی یەکەمی سەردەمی پێغەمبەری خوای ئەویش ئەمرکردن بە چاکە و نەهی لە خراپەیە. بینەرانی بەڕێز لە ئەڵقەی ڕابردوودا باسمان کرد تیشکمان خستە سەر شێوازەکانی گۆڕینی منکەر بەرەو چاکە، ڕێکارەکانی و ئاساوارەکانی لەسەر کۆمەڵگە. ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار هەورامی زانای ئاینی باز لە بەشی یەکەمی ئەو قاعیدە قورئانیەکەین کە بریتە لە ئەمرکردن بە چاکە. مامۆستا گیان زۆر بەخێربی. سەرەتا بزانین قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا چۆن باز لە گرنگی ئەمرکردن بە چاکە ئەکەن و ئێمە چۆن بتوانین ببینە کەسێک کە ئەمر بەرەو چاکە بە خەڵکی بکەین. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي كان بعباده خبيرا بصيرا والصلاة والسلام على من أرسله الله بالحق بشيرا ونذيرا نبينا محمد وآله وصحبه والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بەڕێزان و خۆشەویستان السلام عليكم ورحمة الله وبركاته. بابەتەکەی بابەتێکی گرنگە و بابەتێکی لە جێگەی خۆیەتی بۆ زروفی ئەمڕۆ. دیارە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە هەردوو دەستەواژەکە لە قورئاندا پێکەوە هاتوون و لە فەرمایشتی پێغەمبەری خواشدا صلی الله عليه وسلم پێکەوە هاتوون. ئەگەر تەماشایەکی قورئان بکەی 13 ئاەتمان هەیە ئەوەی کە لەفزەن و ئەوەی کە معنەن لەبارەی ئەمر بە معروف و نەهی لە منکەرەوە هاتوون. 13 ئاەتی قورئانی مانەیە. دیارە بابەتەکە گرنگە بۆیە خوای پەروەردگار لە 13 شوێنە ئەم بابەتە دووبارە کاتەوە بە چەند شێوازێک و سەبارەت بە فەرمایشتی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم 33 حەدیثمان هەیە لەبارەی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە. دیارە ئەوە بابەتەکە گرنگە. ئەمر بە چاکە و نەهی لە خراپە دەبێت پێش هەموو شتێک باسی گرنگیەکەی بکەین، پاشان شەرتەکانی چین و ئەگەر ئەمر بە معروف و نەهی لە منکەر واز لێ بهێندێ لە کۆمەلگایەکدا کۆمەلگاکە بە چ ئاقارێکا دەچێت و حاڵی مجتەمع بە چی حاڵێک دەبێت. لەولاشەوە ئەگەر ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لە جێگەی خۆیدا هەبێ و خەڵکانێک هەستن پێی دەستەواژەیەکی وا گرنگ لە جێگەی خۆیدا جێبەجێ بکەن، کۆمەلگا بە چ بەختەوەرێک و سەعادەتمەندیەک دەچێت. دیارە ئەمر بە معروف و نەهی لە منکەر گرنگیەکی گەورەی هەیە لە ژیانی کۆمەلگادا، چ لە ژیانی تاکەکان و لە ژیانی مجتەمع بەگشتی. کەواتە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دەبێت کۆمەلگا ئەگەر هەمووی پێی هەڵنەستێ دەبێت خەڵکانێک بە تایبەت ئەمر بە معروف و نەهی لە منکەر پیشەی ڕۆژانەیان بێ، شەو ڕۆژ هەموو غەمیان بێ بۆ ئەوەی کۆمەلگایەکی بەختەوەر و چاک و دوور بێ لە فەسادی ئیجتیماعی دینی ئاینی کۆمەڵایەتی هەموو ئەم فەسادانەی کە ئەمڕۆ کۆمەلگای گرتوێتەوە. بە پێچەوانەوە
ئەگەر بێت و هەرم کەمتەرخەمیەک لە ئەمر بە معروف و نەهی لە منکەرا بکرێت ئەو کاتە خەڵک تووشی فەساد دەبێت، فەسادی ئەخلاقی، فەسادی ئیداری، فەسادی مالی، فەسادی ئیجتیماعی و حتا فەساد لە ئومورە دینیەکەیشانە تووشی کەمتەرخەمی و گلەی و گازندە دەبن. مامۆستا فەزلی ئەمرکردن بە چاکە چەندە بۆی ئینسانی مسلمان زۆر جار لە بەرامبەر هەر ئەرکێکە پاداشتێکی قیامەتی خراوەتە بەرچاوی، ینی وای لێ کردو کە سوور بێ لەسەر ڕاپەڕاندنی و ئەرکە. بزانین فەزل و پاداشت و گەورەی ئەمر بە چاکەکردن هەم لە دنیا هەم لە قیامەتا چییە؟ بەڵێ فەزائیلی ئەمر بە معروف و نەهی لە منکەر فەزائیلێکی زۆری هەیە. پێش هەموو ئەو فەزائیلانە با بزانن کە ئەمە مهمەی پێغەمبەرانە، ئیش و کاری سەرجەم پێغەمبەرانی خوا صلی الله علیه وسلم سەڵات و سەلام لە هەمویان بێ و لە پێغەمبەری خۆشمان بە تایبەتی ئیش و کاری سەرجەمی پێغەمبەران بووە، کەواتە مهمەی ئەمری پێغەمبەران ئەمر بە معروف و نەهی لە منکەر بووە، کەواتە یەکێک لە فەزائیلە گەورەکەیەتی زیندووکردنەوەی کار و ڕەوشتی پێغەمبەرانە. دووەمیان سیفاتێکی تەواوی ئیماندارانە کە بەڵگەیە لەسەر سەدقی ئیمان و ڕازگۆیی ئیمانیان و وەفابوون بە وعدەی کە بە خالقی خۆیانیان داوە و چون بەدەم بانگەوازی خوای پەروەردگارەوە. چون خوای پەروەردگار عەرزمکردن 13 شوێن باسی ئەمر بە معروفەکە. ئەگەر مسلمانان هەستن بە ئەمر بە معروف و نەهی لە منکەر کەواتە وەڵامی بانگەوازی خوای پەروەردگاریان داوەتەوە، ڕێبازی پێغەمبەرانیان زیندوو کردووەتەوە. پاشان ئەمە یەکێکە لەو سڕانەی کە ئەم ئومەتی پێغەمبەری خوایە، ئەم ئومەتەی جیا کردوێتەوە لە ئومەتانی دیکە. كنتم خير أمة خوای پەروەردگار کە فەرمێ كنتم خير أمة ئێوە باشترین لە ئومەتانن. بۆچی باشترین؟ دەسەواژەکە تەواو نابێ، فەرمێ تأمرون بالمعروف وتنهون عن المنكر، کەواتە گەورەی ئەم ئومەتە سڕی گەورەی ئەم ئومەتە لە ئەمر بە معروف و نەهی لە منکەریانە. خاڵێکی دیکەیان لە فەزائیلی ئەمر بە معروف خوای پەروەردگار دەکاتە کەفارەتی گوناهی ئەو خەڵکانە. هەر کەسێک هەستێ بە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دەبێتە سڕەرەوە. ئەمە یەکێکە لە مکەفیڕاتی زنوب، یەکێکە لەوانەیە کە گوناه دەسڕنەوە، تاوان دەسڕنەوە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە. دیارە بابەتەکان زۆرن. خاڵێکی دیکەیان ئەمە ئەسبابێکە بۆ داخڵبوونی ناو بەهەشت و دوورکەوتنەوە لە دۆزەخ، کەواتە هەر کەسێک دەیەوێ ڕێگەی چوونە بەهەشت بگرێت، هەر کەسێ دەیەوێت ڕێگەی پێغەمبەران زیندوو کاتەوە، هەر کەسێ دەیەوێت وەڵامی خوای پەروەردگار بداتەوە، بانگەوازی خوای پەروەردگار وەڵام بداتەوە، ئیستیجابەی بۆی هەبێ، ئەبێ چی بکە؟ ئەبێ ئەمر بە معروف و نەهی لە منکەر کە ئینشاءڵڵا لە درێژەی باسەکان باسیەکەین چۆن ئەمر بە معروف دەکرێت. گرنگەکەی هەر ئەمر بە معروف وتەکەی نییە، چۆن ئەنجام دەدرێت، کەی ئەنجام بدرێ. مامۆستا یەکێ لەو ڕێو شوێنانەی کە پێویستە مرۆڤ بیگرێتە بەر لە گۆڕینی خراپە و بەرەو چاکە بەکارهێنانی حیکمەتە. حیکمەت ڕۆڵی چییە لە گۆڕینی خراپەیە بەرەو چاکە، یان لە ئەمر بە چاکەکردنە حیکمەت ڕۆڵی چییە و لەکوێدایە؟ بەڵێ ئەتوانین پرسیارەکە بە شێوازێکی لێکن بڵن شەرتی کەسێک کە ئەمر بە معروفەکە و نەهی لە منکەرەکە بۆی ئەمر بە معروف و نەهی لە منکەرەکەی لە جێگەی خۆیان بێ، بەرهەمدار بێ و ئاسەواری خراپی لێ نەبێتەوە، دەبێ ئەم خاڵانە جێبەجێ بکە. یەکێک لەوانە بێ نیەتی بۆ خوا بێ. ئەگەر هەتا ئێوارە هاتوو هاوارکەی نیەتت بۆ خوا نەبێ هیچ بەرهەمدار نابێ، بەرهەمدار نابێ و لەگەڵ ئەوەی شاکە بەرهەمدار نابێ سەرکەوتوش نییە. بەرهەمدارەکەی ئەوەیە هەم لە لای خوا پاداشت نییە ئەگەر نیەتت بۆ خوا نەبێ و لە دنیاشدا سەرکەوتوو نابی لەبەرەوەی ئیشەکەت فێڵێکی تایە. بەڵام ئەگەر نیەتت باش بوو ئەوە یەکەم شەرتیانە. دووەمیان العلم. علم گرنگە بۆ کەسێک کە ئەگەر ئەمر بە معروف بکە و نەهی لە منکەر بکە دەبێ علم و زانست و زانیاری هەبێت لەبارەی ئەو شتەوەی کە ئەمری پێ دەکا و لەو شتەی نەهی لێکە. ناکرێت کەسێک بانگەشە بۆ من نوێژ بکە بەڵام خۆی هیچی لە نوێژ نەزانێ، بانگەشە بۆ ئەوە بکە کە بە فەسادی ئیداری و مالی و ئەخلاقی و چی نەیەڵێ بەڵام خۆی لەمانە فاسد بێ. ناکرێت مجتەمەعێکی فاسد بە کەسێکی فاسد ناکرێت ئیسلاح بکرێ، دەبێت کەسەکە عیلمی هەبێ و نیەتی باش بێ. خاڵی کەیان کە گرنگە ئیلتیزامکردن بە مەوعیزەی حەسەنە. مەوعیزەی حەسەنە پرسیارەکەت لێرە وەڵامەکەی هەیە کە حکمت چیە؟ حکمەتەکەی ئەوە بە حکمت بە مەوعیزەی حەسەنە. خوای پەروەردگار فەرمێ وجادلهم بالتي هي أحسن. جادلهم بالتي هي أحسن دەبێ بەرانبەرەکەت بخوێنیتەوە چۆن خطابی لەگەڵا دەکەی، چۆن قسەی لەگەڵا دەکەی و پابند بی بە
ڕەوشتی جوانی مجادلە و بانگەشە و دەستەواژەی جوان بەکاربێنی خاڵێکەیان کە زۆر گرنگە نابێ لە ئیزالەی منکەرە منکەری گەورەتر بێنیتە پێشەوە. ئەمە زۆر گرنگە بۆ کۆمەلگای کوردەواری و بۆ هەموو کۆمەلگاکان یا کۆمەلگای ئیسلاهیم بەگشتی ئەگەر منکەرێک لە ناو کۆمەلگاکەتا هەبوو نابێ بۆ گۆڕینی ئەم منکەرە منکەرێکی گەورەتر بێنی. ئەگەر بۆت کرا ئەم منکەرە بگۆڕی دەبێ هەوڵی گۆڕینی بدەیت. ئەگەر زانیت مەفسەدەی زیاترە دەبێ کاتەکەی بگۆڕی کاتەکەی دەستکاری بکەیت زەمەنەکەی تا ئەو کاتەی ئەم منکەرە منکەرێکی خراپتری لێ نابێتەوە. ئەمانە حیکمەتی تەغییری منکەرن. مامۆستا پێت وانیە یەکێ لە کێشەکانی ئەمڕۆی مسلمانان بە شێوەیەکی گشتی و بانگخوازان بە تایبەتی ئەوەیە کە هەر سوورن لەسەر گۆڕینی منکەر بەرەو چاکە بۆیە لە خراپەیەکی بچووکترەوە خەڵکی وەکوڵێ هەنگاو پێێنێن بەرەو خراپەیەکی گەورەتر. گرنگە ئەو وەڵامی ئەو پرسیارە بۆ بینەرانی بەڕێز کاتێک کە دەتەوێت ئەمر بە معروف بکەی و لە بەرامبەریەوە نەهی لە منکەرکەی هەمیشە مەرج نییە ئەوەی کە خەڵک خراپە و ئەنجامی دەدات تۆ یەکسەر بیگۆڕی بە گۆشەیەکی پێچەوانە بیگۆڕی بە چاکە. کاتی وایە خراپەیە کە دەبێ ئەم خراپەیە کەمکەی ئەخەف و ضەرەرین هەڵبژێری بۆ ئەوەی کۆمەڵگاکە بە پلەبەندی گۆڕانکاری تا بکرێ. ئەگەر هاتوو گۆڕانکاریت کرد ئەمر بە معروفت کرد بەڵام ئەمر بە معروفەکە مەفسەدەی لێبوویەوە شەرعەن نابێ ئەم ئەمر بە معروفەکە ئێستا بکری مادەم کۆمەڵگای مسلمانان قسەکەی ئەمە لەسەر کۆمەلگای مسلمان نەبووی بە تەخسیز نەکرێت بچووکتر بگرێتەوە باسی کۆمەلگای مسلمانانەکەین بەگشتی مسلمانان بەگشتی ئەبێ ئەمر بە معروفەکەیان مەفسەدەی گەورەتری لێ نەبێتەوە و خەڵکی بەرەو خراپە نەبن. ئەگەر بەڵکی بەرەو خراپە برن زانای ئاینی بێ بانخوازی کە بێ هەر ناوێکی لێنەی ئەحزابی ئیسلامی بێ هەر ئەحزابێکی ناوەنێ ئەگەر بیانەوێ خراپەیەک بگۆڕن خراپەی گەورەتری بە دواهات نەیان پێکاوە بە هەڵەدا چوون. بەڵێ مامۆستا تا چەند لە ژیانی ڕۆژانی ئێمەدا وەکو مسلمانان حیکمت لە ئیش و کارەکانمانە هەیە و ڕەنگی داوەتەوە. وەڵا ڕوونە گەر سەیری ئیشوکارەکانمان کەی حکمتێکی چاکیتیانە ئەگەر حکمتێکی باشی تیا بواە بەرهەمدار دەبوو. مسلمانان بۆچی لە دواون جگە لەوەی کە پیلانی دژمنەکان هەمیشە یەک لە دوای یەک پیلانیان هەیە هەمیشە دەسەڵات و هێز ئەویان بووە بەڵام مسلمانانیش کەم تەرخە من لە حکمت خەرجکردنە دەبێ حکمت واتە ئەگەر بەم واتایە بکەی واتای دانانی ئیشەکان لە جێگەی خۆیدا لە مایمە کەم تەرخەیمان زۆرە سەرچاوەمان زۆرە منبەرمان زۆرە بۆ گەیاندنی حەق و ئەمر بە معروف و نەهی لە منکەر بەڵام بەپێی ئەو سەرچاوە گەورانەی کە لە بەردەستمانەیە ئەو فرسەتە چاکانی کە لە بەردەستمانەیە بەرهەمەکەمان کەمترە لەوە کەواتە خەلەلەکە هی ئێمەیە نەک سەرچاوەکانمان زەعیف و ئەوە بن خەلەلەکە لە مسلمانانە حکمەتیان تا وەکو پێویست سەرف نەکردووە. مامۆستا یەکێک لە ناوە بەرزەکانی خوای گەورە ئەلحەکیمە و تەنانەت یەکێ لە پیاوە بەڕێزەکانی کە پێغەمبەر نەبووە لوقمان خوای گەورە ناوی سوورەتێکی بەناوەکو دەچوون کە زۆر پیاوێکی حەکیم و بە حیکمت کاری کردووە. ئەم پەیامە قورئانیە ئەیەوێت چی بە مسلمانان بڵێ ئەیەوێت چۆن ئاراستەیان بکە چۆن ئامۆژگاری و ڕێنماییان بکە. دیارە حەکیم کاربەجێ یاخود کارزان مسلمان دەبێت کاربەجێ بێ هەم خوای پەروەردگارمان ناوی حەکیمە و هەم پێغەمبەرەکەمان زۆر حەکیم بووە و سەیری قورئان دەکەی ئەم هەموو دەستەواژە جوانە باسی گۆڕینی خراپەکارەکان لە سەردەمی مەککە ئەو هەموو ئاەتەمان هەیە لە سەردەمی مەدینە هەمانە و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پڕە لە ئامۆژگاری جوان بۆەوەی کۆمەلگا بەرەو کۆمەلگایەکی بەختەوەر و ڕێکوپێک ببرێ بارەو عاقارێکی خراپ نەبرێ بە بەردەوام دوژمنەکان نامسلمانەکان هەوڵی ئەویان بردو کۆمەلگا بەرەو عاقارێکی خراپ برن تا ئەو کاتە ئەوان بازاڕیان گەرمێ مسلمانان ئەم سەرچاوە گەورەیان هەیە کە قورئانەوە پاشان سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ژیانی پێشینانی ئومەتە دەبێ کارزان بن کاربەجێ بن و حەکیم بن لە ئیشەکانیانە ئەگەر حەکیم نەبن بە پێچەوانەکەەوە ئیش تێگەچێ. مامۆستا ئەو ڕێو شوێنانە کامانن کە پێویستە کەسی مسلمان یا کەسی بانگخواز یا ئەو کەسێک کە ئێوێ منکەرێ بەرەو چاکێ بگۆڕێ بیگرێتە بەر بۆ نمونە ئایا گۆڕینی منکەرێ بەرەو چاکە یا ئەمرکردن بە چاکە ڕیزبەندی و پلەبەندی بۆیە بۆ نمونە ئێمە دەستنوێژ
بە چەند قۆناغی ئەتوانین بگەینە کۆتایی دەستنوێژ. ناکرێت تۆ لە قاچەکانتەوە دەست پێ بکە یان لە ئانیشک و مەچەکەوە دەستنوێژ بگرێت. یەکەم جا بووم نە دەست شۆرینە دواتر ڕوخسارە اینجاوەکو ئەم مەسحی سەر و ئەم شتانەیە. ئەو ڕێو شوێنانانەیە ئەو ڕیزبەندی کە پێویستە کەسی مسلمان بیگرێتە بەر لە ئەمر بە چاکە یا لە گۆڕینی خراپەیەک بەرەو چاکە چین؟ بۆ وەڵای پرسیارەکەت باشتر وایە ئێمە سەرەتا باسی حاڵی خەڵکی بکەین لە بەرامبەر زوڵمی زاڵمانە. حاڵی خەڵکی لە بەرامبەر ستەمی ستەمکارانە. کاتێک کە ستەمکارێک دەسەڵاتدارێک ستەم دەکا خەڵکی لەمسی حاڵە بە دەرنین، یا ئەوە تا دەتوانن ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکەن، ڕێگری لەم خراپەکاریانە بکەن، دەبێ بیکەنەوە کاتە واجبی شەرعیان. جارە ئەسڵن پێشەوە دەبێ ئێمە بزانین ئەمر بە معروف و نەهی لە منکەر چییە، سنەتە واجبە چییە. لە لای زۆرێک لە زانایان واجبێکە لەسەر تاکی مسلمانان، لە لای هەندێک لە زاناکان ژەفرن فەرزی کیفایە. ئەگەر کۆمەڵێک لە مسلمانان پێی هەستان باقی مسلمانان گوناحبار نابن، واتە طائفەیەک لە ناو مسلمانان هەستن ببینە بەم ئەمر بە معروف و نەهی لە منکەرە. عەرزم کردی خاڵی یەکەمیان بریتیە لەوەی کە خەڵکی ئەگەر دەسەڵاتدار و زاڵم و ستەمکار منکەری کرد واجبی سەرشانیان ئەگەر توانیان ئەم تەغییری منکەرە بکەن و ئەمر بە معروف بکەن، یەکەم تاقمیان دەبێ خەڵکی ئەمر بە معروف و نەهی لە منکەر بکەن. دووەمیان ئەگەر نەیان توانی ئەمر بە معروف بکەن، نەیان توانی ئەمر بە معروف بکەن و ڕێگری لە خراپەکارەکە بکەن، دەبێ بە دڵ پێیان ناخۆش بێ. ئەم خاڵەت وەزێ وردەکاری تایە. وردەکاریەکەیشی ئەوەیە ئەمڕۆ لە کۆمەلگای کوردەواریە، بە تایبەتی کۆمەلگای کوردەواری دەڵێن و گشتی تریش کۆمەلگای ئیسلامی، خەڵکێک هەیە ناتوانێت ئەمر بە معروف بکە و نەهی لە منکەرکە، لە دڵیشەوە پێی ناخۆش نییە. بۆچی؟ ئەم کاتە ئەم کەسی کە دڵەوە پێی ناخۆش نەبێ بەڕاستی شەریکی ئەم تاوانەیە. مادەم بێدەنگی هەڵبژاردووە لە زوڵمی زاڵمانە، تاوانبار ئەوەی کە خراپەکارەکە ئەکاوە ئەوەیشی کە بێدەنگە وەکو یەک حکمیانەیە، وەکو یەک تاوانبان لە لای خوای پەروەردگارەوە، لە لای کۆمەڵگاوە، لە لای مێژوو، ئەمانە وەکو یەکن. ئەو کەسەی بەڵێ بۆ زاڵمێگەکە، ئەو کەسەی ئەشەوبیلای بۆ زاڵمێکە، ئەو کەسەی بێدەنگیش هەڵە بژێرێ لەسەر زوڵمی زاڵمێک، هەمان حکمی زاڵمەکەی هەیە بۆ شەریکن لە تاوانەکەی. کەواتە پلەبەندی لە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە دەبێت لە سەرەتا لە ئەو شتانەوە دەست پێ بکەین کە خەتەریان بۆ تاک و کۆمەڵ هەیە و خەتەریان بۆ دین هەیە. ئەگەر زەرەری بۆ دینمان بوو، کاتێک کە موسیبەت ڕووکاتە خۆمان و دینمان، دەبێت لە پێشا سامانمان ببەخشین. ئەگەر نەبوو دەبێت خۆمان ببەخشین دوایەوە. ئەگەر زیاتر خەتەرەکەمان ئەوەی کرد، دەبێت ماڵ و گیانمان ببەخشین لە بەرامبەر ئەو موسیبەتە، بەڵام موسیبەت نەخاتە ناو دینمانەوە. ئەگەر موسیبەت ڕووی دینمان بوو، بەتایبەتی ئەوەی ئەمڕۆ ئەو هەموو بانگەشە بۆ ئیلحاد و دژە دینی دەکرێت، دەبێت مسلمانان ئەمەیان ئەولەویاتی کاریان بێ. نابێ کارێک بچەسپێنرێ کە دژی دینمان بێ و دژی مقدساتی دینمان بێ. ئەمە ئەوەلیاتمانە. دوای ئەوە ژیانی کۆمەلگای مسلمانان لە پێشترە. دوایەوە ژیانی کۆمەلگای مسلمانان دەبێ خەمی ژینی خەڵکت بێ، ژینی خەڵکت بێ، ئەمر بە معروف و نەهی لە منکەرەکەت لەبەر بەرژەوەندی خەڵک بێ، قوتی خەڵک بێ، ژیانی خەڵک بێ، ئەمنیەتی خەڵک بێ. ئەوانە پلەبەندیەکانێتی. بەڵێ مامۆستا زۆر جار دەسەڵاتدارانی سەردەم حاکمەکان مایەی ئەوەن کە بۆ کۆڵێ سنوورە خواییەکان ببەزێنن، باشە بگۆڕن بۆ خراپە بگۆڕن بۆ باشە، یاسا و ئەحکامەکانی خوا بگۆڕن و تەطبیقیان کەم بەسەر جەماوەر و گەلە. بۆ نمونە لە سەردەمێکە دوو پیاوی پایە بەرزی ئیسلام ئەبوو بەکری سدیق و عومەری کوڕی خەتاب. عومەری کوڕی خەتاب فەرموون ئەگەر هەڵەیەکم کرد یان پێم لاردانە یان شێوازێ ڕاستم کەنەوە. یەکێک لە سەحابەکانە فەرمێ هەر بە شمشێر ڕاست دەکەن. ئیمامی عومەر فەرمێ سوپاس بۆ خوا کە لە ئومەتی محەممەدا کەسێ هەیە کە بە شمشێر عومەر ڕاست کاتەوە. یا ئیمامی ئەبوبەکر فەرمێ من کراومەتە خەلیفەتان بەبێ ئەوەی باشترین تام، ئەگەر باشەم کرد هاوکاریم بکەن لەگەڵما بن، ڕێنوێنی زیاترم بکەن، ئەگەر خراپەشم کرد ڕاستم بکەنەوە. بەڵام ئەمە بۆ دوو دەسەڵاتدار ئەو کاتە بۆ من هەر خۆیان مەجای ئەویان داوە بە مسلمانان بە شوێن کەوتوەکانیان بە ژێردەستەکانیان کەوا وەکۆڵێ لە ژیانی ئەوانیش ئەمر بە چاکە و نەهی لە خراپە بکرێت، چونکە خوای گەورە فەرمانی نەداوە کە ئەم دوو جێنشینەکانی پێغەمبەر یا وەلی ئەمر معسووم بێت و هەڵە ناکە. بەڵام لە سەردەمێکا بۆ منە دەسەڵاتدار ڕەخنە لێگرتن بە فیشە وەڵام بداتەوە، پێی ناخۆش بێ، بە کوشتن وەڵامت بداتەوە. ئەو کاتە مرۆڤی موسڵمان چۆن بتوانێت ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لە دەسەڵاتدارەکانی بکە؟ بەڵێ بابەتی ئەمر بە معروف و نەهی لە منکەر
هەرچەندە وەکو بڵێ سنووری بۆ دابنی هەر ئەبێتە بابەتێکی سیاسی و دەبێتە بابەتێکی ڕۆژ. دەسەڵاتداری ئەمڕۆ لە هەر وڵاتێکی ئەم دنیاە هەبێت لە هەر گۆشەیەکی ئەم دنیاە بێ تەشبیه ناکرێ بێ دوو خەلیفە بەڕێزەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوبەکر و عومەر وەکو ناوتێنان خوایان لە ڕازی بێ هەرگیز ئەوانە تەشبیه ناکرێن بە یەکتر لەبەرێ ئەوان هەوڵی ڕەزامەندی خوای پەروەردگاریان ئەدا و پاشان ئامادەش بوون گوێ لە خەڵکی بگرن و ڕەخنەکانیان پێ بدرێتەوە. دەسەڵاتداری ئەمڕۆ ئەوەی قبول نییە وا دەزانێ خۆی تەواوی تەواوەکانە ماسەمە بەسڕاستی هەر لە دوای ئەو 30 ساڵی کە پێغەمبەری مەزن وەکو سەردەمی ڕاشیدین و جێنشیناتی دوای خۆی هینیەکە لە سەدای ئەمەوەی عەباسەکان سەرەکەی دەسەڵاتە سیاسەکە چێتە سەنگەرێکەوە زانایانی وەکو ئیمامی ئەحمەد و عزی کوڕی عەبدولسەلام و سەدان زانا هەر تەنان لە زیندانەکانە وەفا دەکەن وەکو ئەبوو حەنیفە وەکو ئیبن تەیمیە. مەبەستم ئەوەیە من هەر لەو سەردەما زیاتر مەبەستم ئەو دوو کارەکتەری ئەو سەردەمانە بووە. هەمیشە وا بووە عولەما لەبەرەی گەلا بووە لەبەرەی میلەتا بووە لەبەرەی میلەت مسلمانانە بووە دەبێ وا بێ ئەگەر وا نەبێ ئەو کاتە مەکانەتی خۆی لە دەست داوە. ئەمر بە مەعروف و نەهی مونکەر نەهی لە مونکەر هەتا ئەو ڕۆژەی قیامەت دەڵدەسێ بەردەوامە ئەبێ مسلمانان ئەمیشە ئەنجام بدەن و جێبەجێکەن. دەسەڵاتدارانیش هەمیشە دژی وەستاونەتەوە ئەو کاتە کێ دەچێتە بەرەی ئەو خەڵکە هەژار و ڕەشڕوتەوە دەبێ زاناکان لەم بەرەیە بن نابێ زانا لەگەڵ دەسەڵاتێک کابێت کە دەسەڵاتەکە نادات پەروەر بێ ناداتگەر بێ ئەوانە. بەڵام ئەمە شتێک عەزیز برای خۆم کەم و پاشان تەواوی بینەرانی بەڕێز ئێمە ئەبێ باسی ئەو ئاسەوارانە بکەین ئاسەواری ئەمر بە معروف و نەهی لە مونکەر. دوای باسی ئەوە ژەکەین بەڵام ئاسای لەسەر کۆمەڵگە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر لەگەڵ دەسەڵاتداراندا دەبێت بەردەوام بێت تا ئەو کاتەی قیامەت هەڵدەسێ و دادگەری یا دەچەسپێ. بۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمایشتمان بۆ باسەکە فەرمێ ئەفضل الجهاد كلمة العدل عند سلطان الجاهر. ئەگەر دەسەڵاتدارێکی زاڵم و ستەمکار بوو باشترین جهاد و تێکۆشان و خەبات ئەوەیە کە لە بەرامبەریا پێی بڵێ تۆ نەحەقی لە بەرامبەریا پێی بڵێ تۆ ستەمت کردووە تۆ زوڵمت کردووە تۆ ئەمەت خراپەکانی پێ بڵێ بە شێوازێکی ڕێک و پێک و دروستەوەوانە کە عەرزم کردن لە سەرتای بەرنامەکەەوە نابێ خراپەی زیاتری بێتەوە بێتە هۆی تیاچوونی کۆمەلگای مسلمانان یاخو زەرێک بدین. ئەمە خاڵێکن خاڵێکیان ئەمر بە معروف و نەهی لە مونکەر هاوڵانی پێغەمبەری خوا ئەفەرمێ جوبەیری کوڕی عەبدوڵڵا فەرمێ بەیعەتم دا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر نوێشکردن و لەسەر زەکاتدان والنصح لكل مسلم ئامۆژگاری. حەدیثی دیکەمان هەیە الدین النصيحة ئەمانە هەموو ئامۆژگاری قال لمن لله ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم کەواتە ئەمر بە معروف و نەهی لە مونکەر لەسەرۆکەوە هەتا آخر تاکی کۆمەلگا دەبێ ئەمە بە بەردەوام بێ بۆ ڕوبەڕویان ببیتەوە بڵێ کاکە ئەوەندان خراپە ئەمەتان چاکە بە چاکیان دەڵی چاک. تەمەن لە کۆمەلگای مسلمانانە خاڵێک هەیە دەبێ خەڵکی وازی لێ بێنێ کاتێک کە دەسەڵاتدارێک چاکەی هەبوو دەبێت چاکەکەی بنرخێنی و بە خراپەکەشی بڵێ خراپە ناکرێ هەموو شتێکی هەر خراپەیە هەموو شتێکی هەر چاک بێ. ئەم وڵاتی ئێمە مسلمانان وڵاتی مسلمانان بەگشتی ئەم گرفتەمانەیە کاتێک کە کەسێکمان دەوێ بە چاک و خراپەوە دەمانەوێ کەسێکمان نایە بە چاک و خراپ بەڵێ بە چاک و خراپەوە ڕەدی دەکەینەوە ئەمە هەڵەیە دەبێ بە چاکەی پێغەمبەری مەزن ساسڵم بە ئەو هوڕێرەی فەرموو قسەکەی شەیتان ڕاست بۆ بەس خۆی درۆ خۆی قسەی شەیتان ئەگەر قسەیەکی ڕاست بوو بڵێ ئەو قسەی کە لەو کاتە پێغەمبەری خوا فەرمیان قسەی تەواوە بەس شەیتان خۆی درۆزنە یانێ درۆزنێک ئەگەر قسەت بۆ بکە ئەگەر قسەیەکی ڕاستی کە دەبێ بڵێ قسەکەی ڕاستە بەس خۆی درۆزنە خەڵکی نەبا بزانن. کەواتە لە کۆمەلگای ئێمە نابێت خەڵکی مقدەسکردن و بردننی بۆ ئاستێک کە هیچ هەڵی لێ نەوەشێت بکرێ بە یا بکرێ بە شەیتانی تەواو ئەوە هەڵەیە. مامۆستا هەر بۆ مەسەلەی ئەمر بە چاکە لە زانای لە سەردەمی عەباسیەکانە چێتە لایەکی لە والیەکان کە ستەمێکی بینیوە لە بازاڕە قۆڕخکارێکی کردووە زۆر بە زمانێکی توند و زبر بەڕوویە هەڵە شاخێ و خراپەکەی خاتەوە بەردەسی و ئەڵێ ئاوا ئەوە هەڵێت تۆزێ دانیشە بە ئاوێکی سارد بخۆرەوە و
اینجا دوای ئەوە خوای گەورە کە موسا ئەنێرێ بۆ لای فیرعون پێی ئەڵێ بە زمانێکی نەرمونیان و سادە و لەسەرخۆ ئەڵێ وتی باشە ئێستۆ هاتووی نە من فیرعونم ئەوەندە خراپ و دڵڕق و ستەمکار بم نە تۆ ژێندەی موسا پاک و بێگەردی دانیشە بە بەیەکەوە تێبگەین و کەواتە مامۆستا بەکارهێنانی حکمت هەر زۆر گرنگە لەوە چێ وەکو ئەڵێ کۆڵەکەی سەرەکی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە حکمت و بەکارهێنانی زمانێکی نەرمونیانانە بێ ئاماژت بە خاڵێکی زۆر گرنگدا خوای پەروەردگار دوو کەس دەنێرێ موسا و هارون دەنێرێ بۆ لای خراپترین خەڵک باشترینی دوو کەس بۆ لای خراپ دوو باش دەنێرێ بۆ لای باشەکە فەرمێ قولا له قولا لينا يعني بنەرمونیانی قسەی لەگەڵاکەن کاتێک کە دەسەڵاتدارێک لە ئەمەویە عەباسیە عوسمانی هەر ناوێکێ بێ نە ئەو وەکو فیرعون خراپە نە ئەمانش کە ئەوەی دەکەن وەکو موسا و هارون خەڵکێکی چاکن کەواتە بەکارهێنانی حکمت و دانایی شەرتێکی گرنگە بۆ ئەمر بە معروف و نەهی لە منکەر تا ئەو کاتەی ئاسەواری ئەمر بە معروف و نەهی لە منکەر خەڵک لێی بەختەوەر و بەهرەمەند و سوودمەند بێت. بەڵێ مامۆستا خوای گەورە لە ئایەتێکا فەرمێ وەلەقەد بەعەثنا فی کولی ئومەتی ڕەسوولا ئەن اعبدوا الله واجتنبوا الطاغوت سەرەتا بێ بزانین پەرستنی خوا ئەمر بە چاکەیە و دوورکەوتنەوەی لە تاغوتیش ئەمە ئەتوانین ئەم قاعیدەیە بەسەر ئەو دوو هینا بسەپێنین کە پەرستنی خوا و شوێنکەوتنی ڕێبازەکەی و پێغەمبەرانی ئەمر بە چاکەیە و دوورکەوتنەوە و تخون نەکەوتنی تاغوتانیش بەرگریە لە وەکۆڵی ڕێگری لە پێناسی ئەمر بە معروف و نەهی لە منکەرە ئەفەرمێ پێناسی ئەمر بە معروف ئەوەیە کە ئەمر معروف ئەوەیە کە ئینسانێک پێی ئارام بێ وەخوا فەرمانی پێکرد بێ ئەمە پێ ئەوترێ معروف منکەریش ئەوەیە کە دژی معروفەکە بێ و ئەوەیە کە خوا پێی رازی نیە قورئان پێی رازی نیە سونەت پێی رازی نیە شەرع پێی رازی نیە کەواتە ئەمر بە عیبادەتی خوای پەروەردگار ئەوە ئەمر بە معروفە ئەوە ئیشی هەموو پێغەمبەران بووە دوورکەوتنەوە لە تاغوت یا شرک و هاوبەشی بڕیاردان منکەرە دەبێ نەهی لەو منکەرە بکرێ ئەمر بە معروف و نەهی لە منکەرە لە عیبادەتی خوای پەروەردگار و لە دوورکەوتنەوە لە شرک و تاغوتەوەوانە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دەیگرێتەوە. مامۆستاگیان با ئێستا بینە سەر باسی کۆمەڵگەیە بکەین کە ئاسەوارەکانی ئەمر بە چاکە لەسەر کۆمەڵگەیە بۆ نمونە ئەڵێ هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەندە کاریگەر بوون بە ژیانی پێغەمبەری خوا ئەوەندە شوێن پێی ئەویان هەڵەگرت لە پۆشینا لە خواردنا لە سیفەتی بەرزیانە لە ڕەوش جوانیانە تەنانەت ئەو عەرابی کە دێتە مەدینە چەند جار یەخەی ئەبوو بەکر و عومەر و عوسمان ئەگرێ ئەڵێ سڵاوتان لێ بە ئەی محەممەد ئەوانی ژەڵێن ئێمە محەممەد نین بەڵام ئەم مەبەستمەوەیە کۆمەڵگەی مەدینە چونکە کۆمەڵگەیەکی پڕ لە ئەمرکردن بە چاکە و سیفەتی بەرز و جوامێرانە بووە ئەم لایەم عەرابیە هەمووی بووە بە پێغەمبەر تەنانەت شاعیرێکی وەکو مەحویجە فەرمێ بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیس بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە بزانین چۆن ئێمە بتوانین کۆمەڵگەی خۆمان لەم ڕۆژە بکەینەوە بە کۆمەڵگەی سەردەمی پێغەمبەری خوا ینی ئەو کۆمەڵگەش بەدەر نەبووە لە کۆمەڵێشتی خراپ بەڵام ئەوە لە کۆمەڵە سەحابەوە بووە کە زۆر دوور بوون یان کەم درەنگتر هاتوونەتە ناو ئیسلامەوە ئێمە چۆن بتوانین کاریگەری ئەمر بە چاکە لە کۆمەڵگەکەمانە ڕنگ پێ بدەینەوە. بەڵێ جارێ بێ ئەوە بزانین کە هیچ کۆمەڵگایە بێ کە کورتی نابێ هیچ کۆمەڵگایە بێ هەڵە و پەڵە نابێ و هیچ مسلمانێکیش بێ تاوان و بێ گوناح نابێ خەڵک نابێ لە وەهما بژی بڵێ لە مەدینە ئیتر هیچ نوقسانیەک ڕووی نەداوە لە مدینە جوولەکەیشی تیا بوو مشرکی تایە کافری ئەسلی تایە و مسلمانانی تایە ئەگەر بمانەوێ کۆمەڵگایەک بکەین بە کۆمەڵگاکەی مەدینە و بیکەینە وەکو مەحوی دەفەرمێ پێغەمبەرستان دەبێ گەڕانەوە بۆ دینی پاکی ئیسلام وەکو خۆی و گەڕانەوە بۆ عەقیدەی پاکی ئیسلام ئەگەر خەڵک گەڕانەوە بۆ شەریعەتی ئیسلام ئەو کاتە ئەم نەفس و هەوا زۆرەی کە لە ناخیان هەیە گوێ بۆ کەس ناگرن و دنیایان فەزڵ داوە بەسەر قیامەتیانە ئەو کاتە کۆمەڵگای مەدینە ڕوو نادات ماسا ئەو گەڕانەوەیە قورسە گەڕانەوە زۆر ئاسان یەکێکی وەکو فەیلسوفێکی ئەڵمانی وەکو بەرنارد شۆڵێ لەو گومانام ئەگەر محەممەد صلی الله عليه وسلم ئێستا بوونی هەبوایە هەموو کێشەکانی جیهانی چارەسەرە کرد لە ماوەی ئەوەی کە هەر مرۆڤێ کوپێ قاوە ئەخواتەوە ئایا ئەو گەڕانەوەی قورسە کە مسلمانان
نایگرنە بەریام هۆکارەکانی چین کە ناتوانن ئەو هۆکارانە بگرنە بەر بۆ گەڕانەوە هەر کاتێک کۆمەلگای مسلمانان لە جەوهەری ئیسلام دوورکەوتنەوە و حبی دنیا و خۆشەویستی دنیا زاڵ بوو بەسەر حب و خۆشەویستی قیامەتە گەڕانەوە بۆ شریعەتی پاکی ئیسلام تۆزێ سەخت و ناڕەحەت دەبێت ئەو کاتە هەوا و هەواس زاڵ دەبێ بەسەر شریعەتە عەقڵ زاڵە بێ بەسەر نەقڵە ئەگەر ئەمان لابران خەڵک تەسلیمی نەقڵ بوو ئەو کاتە بە دڵنیاییەوە گەڕانەوە زۆر ئاسانە و نمونە لە بەردەسابوون زۆر گرنگە ئێمە نمونەمان لە قورئان لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی پێشینانی ئەم ئومەتە پێشینانی ساڵحی ئەم ئومەتە نمونەیەکی زۆرمان هەیە کە ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە چۆن بە کەمترین ڕێگە و نزیکترین ڕێگە بگەینەوە بەو کۆمەڵگا جوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دروستی کرد. بەڵێ مامۆستا باسمان لە ئاسەوارەکانی ئەمر بە چاکە لەسەر کۆمەڵگە کرد. ئێمە چۆن بتوانین کۆمەڵگەی بناسینەوە کە ئەمر بە چاکەکردن تایە بووە بە شتێکی سەرەکی و هەمویان تەطبیقی ئەکەن، هەمویان جێبەجێەکەن، هەمویان ئەمر بە چاکە ئەکەن. ئاسەوارەکانی کۆمەڵگەیەک کامانن کە ئەمر بە چاکەکردن تایانە بووە بە شتێکی سەرەکی. بەڵێ ئاسەواری ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر لە کۆمەڵگادا و لە ئەفرادەکانیدا لە تاگیا لە کۆمەڵدا لە هەمویانە لە هەردوو لاکە هەم لە تاک هەم لە کۆمەڵگ ئاسەوارەکانی کۆمەڵی ئاسەواری بەجێما و بەجێ دەمێنێ ئاسەوار بەجێ دەیە لە یەکێک لەوانە پاراستنی دین و عەقیدەی مسلمانانە و بەزڕاگرتنی کەلیمەی خوای پەروەردگار و شریعەتی ئیسلامە. هەر کاتێ دین حفظی دین و عەقیدەی ئیسلامی پاک ڕاگیرا و پارێزرا دڵنیا بە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر کراوە لە هەر کۆمەڵگایەکدا ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر کەم تەرخەمی تیا بوو بێ یاخۆ وازی لێ هێنرا بێ دین کەوتۆتە خەتەرە و عەقیدەی مسلمانان تووشی ئەو هەموو ئینحرافات و لادانە بووە کە دەیبینی لەناو کۆمەڵگادایەکێک بەرەو ئەو لادەیبایەکی بەرەو ئەو لادەیبا عەقیدەی پاکی ئیسلامی نامێنێ. ئەمە خاڵی یەکەمیان. خاڵی دووەمیان ئەگەر ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بکرێ عەدل و دادگەری بڵاوە دەکاتەوە، عەدل و دادگەری پەرە دەستێنێ و زۆر دەبێ و زوڵم و ستەم و نادادگەریش باوی نامێنێ لەناو کۆمەڵگادا هەڵدەگیرێت. کەواتە ئەمە دوو ئاسەواری زۆر گرنگن ئاسەوارەکانی ئەمر بە مەعروف. ئاسەوارێکی دیکەی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئینسان هەست بە برایەتی و ئیحساس بە برایەتی و خۆشەویستی و مەحەبەت دەکات، هەست بەوە دەکات کە خەڵکان هەر خۆی نییە بەتەنها خەڵکێکی زۆر لە پشتێتی برایەتیەکیان ئەوەندە بەقوەتە مادەم هەمویان هەوڵەدەن ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرکەن ئەو کاتە کۆمەڵگایەکی برایانە و برایەتی و مەحەبەت دروست دەبێت. خاڵی کەیان مسلمانان پشت ئەستور دەبن بە یەکتر. ئەگەر لە وڵاتێکە مسلمانان پێکەوە تەبابن برابن ئەو کاتە زاڵم ناتوانێت بە ئاسان جێگەی بێتەوە لە ناویانە. بەڵام ئەگەر مسلمانان تەفرەقە و پەرتەوازەیی بوون یەکێک بە هەوای شام و یەکێ بە هی شیراز و یەکێ بە شوێنی کە شەنی دەکرد ئەو کاتە کۆمەڵگای مسلمانان پابند نابێ بەوەی کە برابن و تەبابن و پێکەوە بن زاڵمیش بە ئاسانیت توانێ فەرق تەسود زاڵ بێ بەسەریانە. خاڵی کەیان سیفەتی خەیریەتی ئومەتە ئەگەر ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر کرا سیفەتی خەیریەتی ئەم ئومەتە کە کنتم خەیرە ئومەتین دێتە دی واتە سیفەتەکەیان بۆ خۆیان بڕیوە بۆ خۆیان پچڕاندووە لە بنە خاوەنی سیفەتی کنتم خەیرە ئومەتین. خاڵی کەیان حەچێ عقوبات و نەهامەتی و ناڕەحەتی هەیە لەسەریان لا دەبرێت. ئەوانەی کە لەلایەن خواوە چکم هەر کۆمەڵگایەک ئەمر بە مەعروف و نەهی لە منکەری تیان نەبێت خوای پەروەردگار سزایان دەدا و زاڵمانیان لەسەر دەبن بە زاڵم و زاڵ دەبن لەسەریانە. ئەگەر خەڵکێک بڵێ باشە ئێمە خەڵکێک هەڵدەسێک چەند کەسێک هەڵدەسن بە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر خوای پەروەردگار کاتێک کە سزا دەنێرێ بۆ کۆمەڵگایەک مەلائیکە پێیان دەفەرمون ئەی خوای پەروەردگار فڵان ساڵحی تایە فەرمێن لێەوە دەست پێ بکەن لەبەرەوەی ئەو ڕازی بوو بە زوڵمی زاڵمان و بێدەنگی هەڵبژارد بۆیە دەبێ ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بکرێ ئەو کاتە هەچیە عقوباتی ئاسمانی و زەمینی هەیە لەسەر هەڵدەگیری ئەگەر نەیکەن ئەو کاتە دڵنیا بن کە زاڵمان زاڵە بن بەسەریانە. خاڵی کەیان ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئیقامی حوجەیە. تۆ بە خەڵکی دەڵێی خەڵکینە ئەمە خراپەیە ئەنجامی مەدەن ئەمانش باشن ئەنجامی بدەن ئەوە ئیقامی حوجەت بەسەرا کردوون و ئەمانە لە ناو
کۆمەلگادا عوزریان نییە کە نەزان بە تایبەتی ئەمڕۆ شت زۆر ڕوون دەکرێتەوە بەڵام باشتر وایە ئێمە لە خۆمانەوە دەستی پێ بکەین ئەو کاتە خەڵکی شتامان لێ بکەن. مامەسا ئەم ئەرکەی کە ئێمە ئێستا باسیەکەین تەنها ئەرکێکەوە خراوەتە سەر شانی موسڵمانان یام هەموو مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی بۆ منە لە ئاەتەکەەوە کنتم خەیرە ئومەتین خوای گەورە ڕوو لە ئومەتی پێغەمبەری خواگا کە ئێوە باشترین ئومەت بوون لەناو ئومەتانی تردا هەڵمامژاردون و کردومان بە جێنشینی زەوی. بەڵام ئەبینین بۆن من لە پاراستنی مەدینە لە ئاوەدانکردنەوەی مەدینە لە بربەرەکانی دژمنانی مەدینە پێغەمبەری خوا وەکوە لە دەستورێکی نووسیوە و توێتی بە مشریکین بە منافقین بە جوولەکان وەرن با بە هەمومانەوە وەکوە لە خزمەتی مەدینە بین مەدینە لە هێرشی دەرەکی پارێزین کەسمان دەست نەخاتە دژی نەیارەکانمانەوە مەبەستمەوەی ئەم قاعیدە قورئانیە ئەم داواکاریە خوایە تەنها لە ئەستۆی موسڵمانانە یام هەموو مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی. بابەتەکە دوولایەنەیە لایەنێکیانەوەی کە ڕەبتە بە دینەوە ئەوە ئەرکی سەرشانی تاکە تاکەی موسڵمانانە یاخود بڵێن فەرزی کیفایە وەکو هەندێک لە زاناکان ئەفەرمووی کە ئیمامی نەووی باسیەکە ابن العەرەبی باسی دەکام و ئەمانە ابن حەزم ئەگەر باسی دینی بوو ئەوە فەرمانەکە ڕوو بە ڕووی موسڵمانانەوە ئومەتی پێغەمبەری خوا مەبەستی موسڵمانانە ئەگەر ڕوو بە ژین بوو پێکهاتی ئەو ناوچەیە کێ بوون چۆن بوون چەند بوون چۆنیەتی و چەندێتی ئەوانە هیچ بربەست نییە جوولەکەیە موسڵمانە کوردە مەسیحیە شەبەکەچی هەمومان وەکو یەک بەرپرسین لە پاراستنی ئەو خاک و نیشتیمانە ئەو ژینگەیە ئەو ئەمنیەتە ئەو ئاسایشە ئەو وڵاتە ئەگە پەیوەندی بەدینەوە بوو مسلمانان نەگرێتەوە ئەگە پەیوەندی بە ژین و ناوچە و وڵاتەوە بوو هەمومان لی بەرپرسیارین کەس خۆی نەکاتە خاوەنی قەزیەکە و ئەویکەی بڵێ ئێوە لی بێبەشن و کەسیش خۆی بە مەحروم نەزانێ هەمومان دەبێ بەشدار بین لە پاراستنی وڵاتمانە ئەو وڵاتە هەر جۆرە خەڵکی تیابێ مسلمان و نامسلمانی تیابێ دەبێ هەمومان پێکەوە بیپارێزین. مامۆستا لە فەرمودەکەی خاتو عایشەوە کە لەسەر زمانی پێغەمبەری خوا ئەویش ئەفەرمێ کە خوای گەورە پێتانە فەرمێ ئەمر بە چاکە بکەن نەهی لە خراپ بکەن بەر لەوەی کە داوام لێ بکەن بەر لەوەی داوای سەرکەوتن ڕستەقڕۆزی ئەم شتانە ئێمە ئەزانین بۆ نمونە ئێستا وەکوڵێ بینەران ئەوەش نەکەن کە بڵێن ئەوروپا لە حاڵێکی زۆر خۆشگوزەرانی و تەکنۆلۆژیا و پێشکەوتنان بەڵام ئەمە لەوە چە بە چەند فەرمودەیەکی تر بتوانین ئەمە بکەینە بەربەستێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ئەگەر سوێندم بەوەی گیانی منی بەدەستە ئەگەر دنیا ئەوەشی کە تایەتی بەقەد باڵەمێشولەیە قەدر و گرانی و سەنگی لای خوا هەبوایە خوا نەیەهێشت قومە ئاوێ دەرخواردی کافر بدرێ یا فەرمێگە لەبەر دڵی مسلمانەکان نەبێ خوای گەورە نعلی ئەو کافرانش کە ئەچن بۆ دەستنوێر یان بۆ شوێنێ بۆ پێیەگەڕێن بۆیانەکە بە ئاڵتون. ئایا ئەمر بە چاکەکردن یا وازهێنان لە ئەمر بە چاکەکردن ئەبێتەوە هۆی ئەوەی کە سزای خوای بەسەر کۆمەڵگەی مسلمانانە بسەپێ بۆ من هەر ئەو فەرمودەی کە جەنابتان پێغەمبەری خوا فەرمێ لە سەردەمی کۆنا لە بەنو ئیسرائیلەکانە یەکێک هەبوو 70 ساڵ لە معبەدەکەی خۆیان عیبادەتی ئەکرد خوای گەورە بەڵام ئاگاداری دەرەوە نەبوو ئەمری بە چاکە نەکرد خوای گەورە مەلائیکەتی وێرانکەری بۆ ناوتی بڕۆ ئەو شارە هەموو خاپورکە کاتێک گەڕۆن حاڵی ئەو عابیدە ئەبینن کە 70 ساڵە سەری لە سوژدایە و عیبادە دەکە ئەگەڕێنەوە بەلای خوا بەو شێوە کە جەنابتان فەرمووتان خوای گەورە فەرمێ لە پێشا لەوە دەست پێ بکەن چونکە ئەمر بە چاکەی نەکردو نە هیچ لە خراپە نەکردووە مەبەستم ئەوەیە کۆمەڵگەیە گوازی لە ئەمرکردن بە چاکە هێنا وەکو بتوانین فەرمودەکەی خاتو عایشەش بکەینە پشتگیرێک بۆی ئایا شایستەی ئەوەیە کە غەزەب و تووڕەیی و سزای خوای بگرێتەوە؟ پێشەوە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مروا بالمعروف وانهوا عن المنكر قبل أن تدعوا فلا يستجاب لكم. ئێوە ئەمر بە چاکە بکەن و نەهی لە خراپە بکەن ڕێگری لە خراپە بکەن پێش ئەوەی ئێوە ئەگەر ئەمە واز لێ بێنن دوعا بکەن وەرناگیرێ دوعاکاتن پاڕاونەکەتان وەرناگیرێ لە مەسەلەی ئەو کەسەی کە دەچێتە کەنارگیر دەبێت و ئەوەی شیکە لە ناو کۆمەلگا تووشی ناڕەحەتی و ئەوە دەبێت جاری ئەسڵەن ئەمر بە معروف و نەهی لە منکەر یەکێکە لە ئەسڵێکی گرنگی ئەم دینە و پایەیەکی زۆر زۆر گرنگە لە ناو ئیسلامە کەواتە ئەو بەڕێزەی کە المؤمن الذي يخالط الناس ويصبر على آذاهم خير من المؤمن الذي لم يخالط الناس ولم يصبر على آذاهم کەواتە مسلمانێک دەچێتە ناو کۆمەلگا و ناو شەقام و ناو بازار و ناو کوچە و کۆڵان و مزگەوت و خەڵکەوە
ئەمر بە چاکە ئەکا و نەهی لە خراپە دەکا زۆر خێر و گەورەتر و ڕێزدارتر لای خوای پەروەردگار لە مسلمانێک کە تێکەڵاوی خەڵکی ناکرێ. پاشان ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر یەکێکە لە ئەسبابی دابەزینی ڕەحمەت. دابەزینی ڕەحمەت ئەسڵەن خەڵک وا دەزانێت دابەزینی ڕەحمەت بریتێ لەوەی کە خەڵکی لە وەکو وڵاتی کە بشید. دابەزینی ڕەحمەت و ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر سەبەبی ڕەحمەتە. چونکە خوای پەروەردگار باسی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرەکە فەرمێ ئولائیکە هم المفلیحون ئولائیکە سەیەرحەمهم الله ئولائیکە من الصالحین کەواتە ئەمانە وەصفن بۆ ئەوانەی کە ئەمر بە مەعروفەکەن و نەهی لە منکەرەکەن. پاشان بەڕێزم ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر پاداشتەکەی تەنها لە دنیادا نییە. خەڵک وا بزانێ هەر دەست بەرز کاتەوە یەکسەر گەزۆی بۆ دەبارێ نە. ئەمر بە مەعروف پەیوەندێکی بە دنیاوە چەندە هەیە چەند بەرابەرێک پەیوەندی بە فەرمانی خوای پەروەردگار و پەیوەندی بە قیامەتیەوەیە. خەڵک پێی دەبێ هەڵسێ بە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئەگەر ئێسەش بەرهەمی نەبێ فەرمانی خوای جێبەجێ کردەوە. لە سەرەتای بەرنامەکەەوە عەرزم کردی کە وەڵامدانەوەی بانگەوازی خوای پەروەردگارە. وەڵامدانەوەی بانگەوازی خوای پەروەردگارە. خاڵێک لە ئاسەواری ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئەفەرمێ ئیصلاح حەیاتی الأمەتی بجەمیعی جەوانیبیها کەواتە بە هەموو گۆشەکانی ژیانی کۆمەڵگا وەکو الجانبی الدینی، جانبی ئیجتیماعی، جانبی سیاسی، ئەخلاقی، اقتصادی کەواتە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر. ئێستا هەچێ وڵاتانی دەوروبەری ئەمەیە کە گیرۆدەن بە دەست گەندەڵیەوە خەڵکی خراپەکار سەرۆت و سامانیان دەبات زوڵمیان لێ دەکە هەچێ وڵاتانی دەوروبەری ئەمەیە دەردەوە دەناڵێنن دڵنیابن کە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ئیهمال کراوە پشتگوێ خراوە. خەڵکێک وا دەزانێت ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر تەنها ئەوەیە کە خراپەی خراپەکانان ببینی چاکەیان نەبینی. خەڵکێک وا دەزانێت چاکە و خراپەیان پێکەوە ببینی ئەوە ڕەفزی پێی هەردووکیان ئەوە ئەمر بە مەعروفە. ئەمر بە مەعروف حیکمەتی دەوێت دانایی دەوێت و لە جێگەی خۆی شاوەکو لە سەرەتای بەرنامەکان عەرزم کردن دەبێت لە جێگەی خۆی ئاسەر بکرێ. بەڵێ ماوەسا هەرچەندە فەرموودەکەش زەعیفە کە ئەبوو زەڕە فەرمێ پرسیارم لە پێغەمبەری خوا کرد لەبارەی ژمارەی پێغەمبەرانەوە فەرمووی 124,000 پێغەمبەر هاتوون. بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی بڵێن هەر ژمارەیە پێغەمبەر هاتبێ خوای گەورە بۆ چاکسازی و باشکردنی کۆمەڵگەی مرۆڤایەتی هەر هەمویان لە لووتکەی ئەخلاق جوانی و ڕەوشت بەرزی و سیفەتی جوان نابوون. ینی پێغەمبەرێک نابینی لە کۆمەڵگەکەی خۆیان لە خوار کەسێکی ترەوە بوو بێت لە ڕەوشت جوانیە هەمویان لە لووتکەی شەهامەت و جوانمێری و ڕەوشت جوانیا بوون. ئایا لەم سەردەما کەسێک کە خۆی وەکوڵێ نەتوانێت ئەو خراپەی کە لە ژیانی خۆیان هەیەی بیگۆڕێ یان بۆ نمونە نەتوانێت باشەی لە ژیانی خۆیان ڕنگ پێ بداتەوە ئەتوانێت ئەمر بە چاکە بە خەڵکانی تر بکە؟ پرسیارێکی گرنگەوە وردە. شەرت نییە ئەو کەسی کە ئەمر بە مەعروفەکە خۆی منکەری تیان نەبێ. بەڵێ ئەمە خەڵک وا حاڵی نەبێ. پێغەمبەران گیان پێغەمبەران هەڵبژێراون خوای پەروەردگار هەڵی بژاردوون و ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرێکێکە لە پیشە سەرەکیەکانی پێغەمبەران بەگشتی لەبەرەوەی بەڵگەیە لەسەر کەمالی ئیمان و حوسنی ئیسلامەتیەکەیان. بەڵام زاناکان لەبارەی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەرەوە ئەفەرمون ئەگەر کەسێک خۆی گوناهبار بێ ناکرێ بڵێن نابێ ئەمر بە چاکە بکەی نابێ بانگەشە بۆ ئیحسان و چاکە و خواپەرستی بکەی ئەکرێ گوناهبار بێ ئەکرێ خۆی منکەری تیابێ بەڵام ئەمر بە مەعروف و نەهی لە منکەریش بکە. بەڵام ئەگەر تیایان نەبێ چکم بۆ ئەندی ڕەشەتەکە الأقربین ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین خۆمان ئەو خراپەی بۆ ئێستا باسی کێشەی ئیداری و اقتصادیەکەین ناکرێ کەسێک خۆی بانگەشە بۆ ئابوووریەکی نازانم دروست و چی بکە بەڵام خۆی ناڕوون بێ نابێ کەسێ بانگەشە بۆ عەدل و دادگەری بکە بەڵام ئەو پێگە بچووکی کە هەیەی خۆی زۆر خراپ و زۆر نادادگەر بێ کەواتە دروستە کەسێک منکەرێکی تایە بەڵام بانگەشە بۆ نەهیم لە منکەر بکە بەڵام نابێ ئەمە ڕەنگی تیادا بێتەوە و منکەری زیاتر بێ لەسەر معروفی. بەڵێ مامۆستا ئایا ئەمر بە چاکەکردن کە خوای گەورە زۆر تەکیدی لێ کردوتەوە تەنها بۆ کاروباری دنیای مسلمانان یا شتێکی قیامەتیشی تایە بەدەر لە پاداشتە قیامەتیەکە بۆ نمونە ئەم ئاەتە إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى أما بدل إما تاوك
هاندانە بۆ ئەم شتی چاکە ئەمرکردنە بە چاکە تەنانەت حاکم لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە گەڕێتەوە کە ئەم ئایەتە لە هەموو ئایەتەکانی تر زیاتر هەموو خێر و بێر و ئەمر بە چاکەکردنێکی تایە مەبەستمەوەیە ئەم سێ دەستەواژەیە عەدل و ئیحسان و یارمەتیدانی خزم و کەسوکار هەمویان شتی دنیاین بۆ نمونە تۆ ئەتوانی عادل بی هیچ سوودێ بەخوای گەورە ناگا وەکو چۆن لە فەرمودا هاتووە کە ئەگەر هەموو مرۆڤایەتی دژی خوای گەورە بوەستنەوە ناتوانن زەڕێ زەرەر بەخوا بگەنن ئەگەر هەمووشیان خواپەرست بن هیچ شتێ لە خوای گەورە نەکەمەکانە زیاد مەبەستمەوەی ئەمر بە چاکەکردن تەنها بۆ ڕازاندنەوەی کۆمەڵگەی بەشەریەتە بابەتەکەت وەکو بڵێ زۆرتر چڕ کردەوە کە دووسێ فەرمایشتی پێغەمبەری خوا دامەژە پێدا جارێ هەموو سەرزەوی کافر ببن خوا زەرەر ناکاو لە خوایەتی خۆشی ناکەوێ هەموو سەرزەویش مسلمان ببن مسلمان بنەوە بەگشتی دەڵێم مسلمان ببن خوا لە مڵک و دەسەڵاتی خۆی زیاد ناکە کەواتە هەموو سەرزەوی ئەمر بە معروفکە نەی لە منکەر بکەن بۆ سوودی خۆیانە لەگەڵ ئەوە خوای پەروەردگار پێی خۆشە ڕەحمەتیان بۆ دابارێنێ ئەگەر نەهی لە منکەر نەکەن و ئەمر بە معروفی نەکەن ئەسبابی لەعنەتەوە لەعنەتیان لێ دەگەن نەفرەتیان لێگرێ واتە ئەو کۆمەڵگایە لە ڕەحمەت دوور دەکەوێتەوە ئەگەر کۆمەڵگاکە کەس نەبێ بەوە هەستیە پاشان بە کورتی ئەوەی کە ئەمر بە معروف و نەهی لە منکەرە ئەنها تایبەت نییە بە دینەوە ئەرزم کردن تایبەتە بە دینیش و ژینیشەوە واتە هەم دینمان وەکو دین و عەقیدە و بیر و باوەڕمان بپارێزرێ سەلامەت بێ لە هەرچی ئینحراف و لادانێکەیە و هەم ژینیشمان ژینێک بێ کە هەم خوا لێ ڕازی بێ و هەم موافقی شەرع بێ پێناسەی معروف ئەوەیە کە شتێک ئەنجام بدەیت کە خوا پێی ڕازی بێ موافقی شەرع بێ ئیحسان بێ لەگەڵ چاکە کەواتە ئەمر بە معروف بەشێکی بریتێ لە ئیحسان و چاکەکردن لەگەڵ خەڵکە دەستگیرۆیکردنی خەڵکیە هەر شتێکە بێ ئەمانە پێی دەوترێت ئیحسان و چاکە کە لە ضمنی ئەمر بە معروفایە بەڵێ مامۆستا ئەو زیانانەی کە لە ئەنجامی ئەمر نەکردن بە چاکار ڕوبڕووی کۆمەڵگە و بەشەریە دەبێتەوە لەوەچێ ئێمە لە وەڵامی پرسیارەکانی جەنابتانەوە بە شێوەیەکی گشتی بەجیا وەڵامی ئەم پرسیارمان وەرگرتە بەڵام بۆی بە شێوەیەکی پۆلبەندی و ڕیزبەندی بزانین ئەو زیانانەی کە لە ئەنجامی ئەمر نەکردن بە چاکە ڕوبەڕووی کۆمەڵگە و مرۆڤایەتیە بێتەوە چین زۆر جوانە عواقب و دەرەنجامی وازهێنان لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر زۆرن بەڵام بە کورتی یەک دوو خاڵت عەرزەکەم یەکێک لەوانە ظهور الذنوب والمعاصي وانتشار جميع أنواع المنكرات کەواتە زۆربوون و دەرکەوتنی تاوان و گوناه وەکەوەی ئەمڕۆ دەیبینی تاوان و گوناه ئاشکرا دەبێ و خراپەکاری بە هەموو جۆرەکانیەوە بڵاو دەبێتەوە کە ئەمڕۆ دەیبینی لە ڕاگەاندنەوە لە بازار لە کوچە و کۆڵان لە دەسەڵات لە هەموو جونگەکانی گرتوێتەوە ئەنجامەکەی وازێنان لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دووەمیان استعلاء أهل الشر والفساد وسيطرة الأشرار على المقاليد الأمور ئەمەیان زۆر گرنگترە لەوی پێشووتریشان چۆن ئەوەی پێشوو گرنگە ئەمیش گرنگە ئەوەی پێشوو بریتە لە بڵاوبوونەوەی خراپەکاری و گوناه و تاوان ئەمیکەیان بریتە لە سەرکەوتن و دەسەڵاتگرتنە دەستی خەڵکی خراپەکار ئەگەر ئەمر بە معروف و نەهی لە منکەر واز لێ بێ خەڵکی خراپەکار دەبنە حاکم و دەسەڵاتدار دەبنە کاربەدەستی خەڵکی ئیش ئوموری مسلمانان نەکەوێتە دەسەوانە خەڵکێک دەبینی فڕی بەسەر دینەوە نیە قسە لە ئوموری دینی تۆکە خەڵکێک دەبینی ئیلتیزاماتی ئاینی نییە قسە لەسەر ئای ئەو ڕێگە بۆ تۆ دانێ دەڵێ ئەبێ ئاین ئاوا بێ دەبێ ئاینە بەم شێوازە بێ ئەمە وازێنانە لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر ئاسەوارێکی خراپ و دەرەنجامێکی خراپی وازێنان لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر بریتە لەوەی کە وەکو ئەمڕۆ دەبینێت تەواوی وڵاتانی مسلمانانە خەڵکی ناملتەزیم ئوموری مسلمانانیان گرتوتە دەست خەڵکی دەستپاک نادەستپاک بەرپرسی سەرۆت و سامانی تۆیە خەڵکێک کە ئوموری خێزانی کۆمەڵگا یاخود ڕاگەاندن کە دەورێکی گرنگە بینێ تەماشای خەڵکێک بڕێوەی دەبا خەڵکێکە ئاسڵەن پەیوەست نییە بە قیەمی خێزانیەوە یەکێکی دیکە لە ئاسەوارەکانی وازێنان لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر دابەزینی عقوباتەکانە عقوباتەکان کاتی وایە خوا تووشت دەکا کاتی وایە کەسێکی بەهۆی کەمتەرخەمی ئێمەوە کەسێکی خراپ دەبێتە دەسەڵاتدار و ئەو کاتە زوڵم لە خەڵکی ئەم دەسەڵاتدارە کاتی وای لە مدیری فەرمانگەیەکەوەیە ڕوو دەکا خاڵێکیان وەکو فەرمایشتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە واز لە ئەمر بە معروف و نەهی لە منکەر بێنن دوعاکانتان وەرناگیرێ
بە هەمان شێوە خاڵێکی دیکان بریتە لە خەسارەتمەندی لە دنیا و لە قیامەتە. خەسارەتمەندی لە دنیا و لە قیامەتە ئەوەی لە دنیاە وەکەوەی کە دەیبینی مسلمانان لەبێ ژێردەستە بن و لە قیامەتی شاخوا محاسبەیان دەکات بۆچی هەڵنەساون بە فەرمانێک کە خوا ئەمرتان پێ دەکات پێغەمبەری خوا فەرمانتان پێ دەکات و زانەکان قسەیەکی زۆریان لەسەر ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر کردووە. ئیسلام ئەفەرمێ 8 بەشە، نوێژ بەشێکە، ڕۆژوو بەشێکە، زەکات بەشێکە، حەج بەشێکە، ئەفەرمێ ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بەشێکی گرنگی ئەو دینەیە، بەشێکی گرنگە، یەکێکە لە پایەیەکی لە پایە مەزبوطەکان و گرنگەکانی ئیسلام. کۆمەڵگای مسلمانان ئەگەر وازی لێ بێنن داعی و بانخوازان وازی لێ بنێن ئەوانەی کە خۆیان کردەوە بە نوێنەری ئاین وازی لێ بهێنن هەر ناوێکیان هەیە، ئەمانە گەر واز لەو کارە بێنن، واز لە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بێنن لە دنیا و لە قیامەتە تووشی سزا دەبن و سزای قیامەتیش خوا پەروەردگار پەنامان با سزایەکی سەخت و دژوارترە. مامۆستایان ئێستا دۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان لە وەزعێکی زۆر خراپایە، خەڵک ڕژاونەتەر سەر شەقامەکان، یەکێ بەحساب ئەمر بە چاکە کایەکێکی تر نازانم وەکوڵێ خراپەی لە ژیانی خۆی و سیستەم و حکومەتە جێبەجێ کردووە. پێت وایە ئەمە لە ئەنجامی ئەم دۆخە لە ئەنجامی نەبوونی ئەمر بە چاکە و نەهی لە خراپە لە نێوان گەل و دەسەڵاتە هاتبێتەکایەوە؟ ئەوە بەرهەمی ئێستا نییە وەریدەگرێت. بەڵێ 25 ساڵ حکومڕانی ئێستا نییە خەڵک بێدەنگ بوو بێ لە ئاستی ستەم و نادادپەروەری و دەتوانین بگەڕێنەوە بۆ پێشتریش. پێشتر ئێمە دواکەوتوین، داعی بانگەواز بانخواز دواکەوتووە و ئەمە بەرهەمی ئێستا نیە، بەرهەمی کەمتەرخەمی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەری چەندین ساڵەیە. ئەوە لە بەرنامەکە عەرزم کردی کە ئەگەر واز لە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر بێنی خەڵکێکی خراپ ئوموری دین و ژینی تۆ دەگرێتە دەست، ئەگەر وازی لێبینی خوا عقوبەت دەدا، ئەگەر وازی لێبینی دوعا و نزا و پارانەوە لێوەرناگیرێ. بۆ جومعەکان چەند خەڵک ئامین دەکا، ئەم هەموو خەڵکە ئامین دەکا و مامۆستا دوعا دەکا و ئەویش ئامین دەکا، بۆچی وەرناگیرێ؟ لەبەرەوەی خۆی ئامادە نییە ئەمر بە مەعروف بکە، خواردنی حرامە، پۆشاکی حرامە، لە ناو تاقمێکی مخالف بە شەرعی خوای پەروەردگار خۆی دەبینێتەوە. تەماشا دەکەی هەموو ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە تووشی ئەم سزایە دەبێت کە ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر. ئەگەر ئێستا ئێمە پێی هەستین وەکو عەرزم کردی بەر شێوازێکی دروست و ڕێک و پێک، گرفتێکمان هەیە. ئێمە گرفتەکەمان ئەوەیە خەڵک وا دەزانێ هەمووی حەق لە لای ئەوە، دەسەڵاتدار وازانێ خۆی حەقە، ئەوەی هیچ بەدەستە کار بەدەست وازانێ حەق لە لایەوە، هیچ بەدەست وازانێ حەق لە لایەوە. مەرج نییە حەق هەمووی لە لای یەک کەس کۆ بێتەوە. کاتێ بەشێکی لە لای تۆیە، بەشێکی کەمیشی لە لای منە، بەشێکی کەمیشی لە لای کەسێکە دەبێ هەموو ئەمانە پێکەوە کۆ بنەوە تا بتوان پێکەوە حەقێکی دروست بۆ خزمەتی کۆمەڵگا دروستکەن. ئەمەوێ شتێک بڵێم، سوودی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر، سوودی ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر ضەمانی سەعادەتی فەرد و مجتەمەعە، واتە ضەمانەتی ئەگەر دەتەوێت تاک و کۆمەڵگا بەختەوەر بن دەبێ ئەمر بە مەعروف ئەنجام بدەن، ئەو کاتە زەمانی بەختەوەریان دروست دەبێ. مامۆستایان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی باسخوازدا. هەر سەرکەوتوو بن و سەرفراز بن ئینشاءڵڵا. زۆر سپاس. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.